لەسەر وردەکاری هەڵبژاردنەکان و ئامادەسازیەکان ئایا ئەردۆغان توانیوێتی ئەو ڕەزامەندیەی هاوڵاتیانی خۆی بەدەست بێنێت وەکو لەسەر ئاستی نێودەوڵەتی پەیوەندیەکی باش پشتیوانێکی باشی بەدەستێناوە لەسەر بابەتە لەگەڵ بەڕێز جێگیر برادۆستی کا بەڕێبەری پەیمانگەی ناوینە بۆ پەیوەندی نێودەوڵەتیەکان ڕاستەخۆ لە هەولێر ڕۆمیانمان دەبێت گفتوگە زیاتر دەکەین کاک جێگیر زۆر سپاس وامە دەبوون سەرنجی جنابن لەسەر ئەم هەڵبژاردنەی کە لە بەردەم تورکیادایە چییە ئەردۆغان براوە دەبێت بناوی خۆی گەورە و میرەبان سڵاوتان لێبێت طبعاً هەڵبژارنەکانی تورکیا هەڵبژارنی مێژی و زۆر گرنگن بە حکمی ئەوەی کە دوای ئەوەی لە ساڵی 2017 لە ڕێگەی ڕاپرسیەوە دەستوری تورکیا گۆڕا تعدیل کرا و سیستەمی پەرلەمانی گۆڕدرا بۆ سیستەمی سەرۆکاتی ئەمە یەکەم تاقیکردنەوەی سیستەمی سەرۆکاتیە لە دوای 2017ەوە ئەم هەڵبژارنانە هەم بۆ ئاکپارتی و مەهەپە و دەسەڵات و هەم بۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکان زۆر گرنگ و دژوار و مێژوین بە حکمی ئەوەی لە حاڵەتێکا ئەگەر بێت و ئاکپارتی و مەهەپە و ئێستا هێزێکی دیکەشیان لەپاڵە بتوانن لە هەڵبژارنەکانە سەرکەوتوو بن ئەوە بە دڵنیایی بۆ 5 ساڵی داهات و حکمی تورکیا دەکەن لە ماوەی ئەو 5 ساڵە ئەجندا و بەرنامەی سیاسی خۆیان بەسەر ئۆپۆزیسیۆن و بەسەرلانەکانی دیکە دەسەپێنن و لە حاڵەتێکیشدا ئەگەر ئۆپۆزیسیۆن بتوانێت لەم هەڵبژانیا سەرکەوتوو بێت بە دڵنیایی کۆتایی تەمەنی سیاسی ئەردۆگان و ئاکپارتیشە بەڵام بۆ کورد ئەم هەڵبژانانە هەڵبژانی جیاوازترن بە حکمی ئەوەی لە ئێستایا هەدەپە لە بەردەم کۆمەڵێک مەترسی زۆر گەورەدا مەترسیەوە لەسەر هەدەپە هەیە کە دوور بخرێتەوە لە کێبڕکەکانی هەڵبژارنا بە تایبەتی دوای ئەوەی کە حسابەدارایەکانی هەدەپە وەکو پارتی سێمی تورکیا لە سەردەم بانکەکانی تورکیا سڕکران و ئێستا ئاکپارتی بەرنامەی هەیە کە هەدەپە لە کێبڕکەی هەڵبژانەکانە دوور بخاتەوە هەر ئەوەش وای کردووە کە 6 لانە ئۆپۆزیسیۆنەکە ترسیان هەبێ لەوەی کە هەدەپە بانگشتی سەر مێزی 6 قۆڵی بکەن چونکە زانیاری ئەویان هەیە کە هەدەپە ڕەنگە لە کێبڕکەی هەڵبژانەکانی تورکیا دوور بخرێتەوە بۆچی ئەمە وەکو دەنگۆیەک تا ئێستان بابەتە هەیە بەڵام بۆچی هەدەپە دەیەوێت لەو کێبڕکێ دوورکەوێتەوە و نزیک بوونە و ئامادە بوونی هەدەپە لەو مێزەدا چییە؟ ئێمە هەمومان دەزانین کە دوایین ڕاپرسیەکانی تورکیا سەلماندوێتی کە ئەگەر هەدەپە بچێتە پاڵ هاوپەیمانێتی جمهور کە ئاکپارتی و مەهەپەی تێدا ئەوە دەتوانن هەم پۆستی سەرۆک کۆمار بەدەستبێنن و هەم زۆرینەی پەرلەمانش بەدەستبێنن بە حکمی ئەوەی کە لە دوایین ڕاپرسیەکانە یاخود لە سەرجەم ئەو ڕاپرسیانەی لە تورکیا ئەنجام درامن لە ساڵی 2022 کە 6 کۆمپانیای گەورە ڕاپرسیەکانیان ئەنجام داوە تێکڕای دەنگەکانی هەدەپە زیاتر لە نێوان 7.6 بۆ 10.4 بۆیە ئەم 7.6 و 10.4 ئەگەر بچێتە پاڵ هەر یەکێک لەو هاوپەیمانەتیانە بە دڵنیایی ئەوە سەرکەوتوو دەبن و هەدەپە دەنگی یەکلاکەرەوەیە و نێوانی ئاکپارتی و دەسەڵات لەگەڵ هەدەپەیە زۆر خراپە و چەند ساڵێکە ئاکپارتی بە بەرنامە و بە سیاسەتێکی چڕوپڕ و بە بەرنمەیەکی ڕێکوپێ کار لەسەر ئەوە دەکات کە دەنگی هەدەپە کەم بکات و لە پێشبڕکەی لە هەڵبژانەکانشە دوور بخاتەوە و تا ئێستا تا حدێک سەرکەوتوو بووە و من دەمەوێت ئەوەش بڵێم کە دوێنێ ئێوارە لەگەڵ یەکێ لە بەرپرسانی هەدەپە قسەم کرد لە باکووری کورسانە ئاماژە پێم وتم لە حاڵەتێکە ئەگەر هەدەپە دوور بخرێتەوە سیناریۆی هەدەپە چی دەبێت وتی ئێمە بەناڕاستەوە خۆ ئێمە تەمەنای ئەوە دەکەین کە لە هەڵبژانەکانە دوور نەخرێنەوە بەڵام ئەوەش ینی بەرچاوڕوونیشمان هەیە کە کاری لەسەر دەکرێت کە خوازیاری وانە بێ بەڵام لە حاڵەتێک ئەگەر دوور خراینەوە بەرنامەمان هەیە لەگەڵ پارتەکەی علی باباجانە کە پارتی دێڤایە یەک بگرین خۆی یەکگرتنیش نییە ئەمە چوونە پاڵە چکە و کات هەدەپە نامێنێ بەڵام ئێمە لە چوارچێوەی دێڤایە بەشداری لە هەڵبژانەکان بکەین بۆیە هەرچێک بووە هەدەپە و کاندیدەکانی هەدەپە لە هەڵبژانەکانە بەردەوام دەبێت بەڵام ئایا بە ناوی هەدەپە دەبێت یان بە ناوێکی دیکە دەبێت لە ئێستای هەدەپە بەڵێ لە ئێستا هەدەپە بەیانی کۆنگرەی هەیە و لە چەند هەفتەی داهاتوشە دیسان
لە شارە گەورەکانی تورکیا با بڵێن بانگشەی هەڵبژارنی بەڕسمی دەست پێکردی هەدەپە و بەرنامێکی باشی هەیە و لە لایەنی داراییشە هەدەپە ڕاستە حساب بانقیەکانی داخراوە بەڵام هەدەپە هێشتا زۆر بەهێزە هێزێکی زۆر بەهێزە و لەگەڵ چوار هێزی دیکەی تورکیا یەکی گرتووە هێزە چەپەکانن و هەندێک ڕێکخراوی گەورن و کار لەسەر ئەوەش دەکات لەگەڵ چەندین هێزی دیکە لەگەڵ چەند پارتێکی دیکەی تورکیا بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکانە هاوپەیمانتیەکەی بەهێزتر بکات. باشە هەدەپە هێزی ئەوەی هەیە کە بەپێ مێزەکە بتوانێت کاندیدەکەیان بۆ گەڕی دووەم سەر بخەن؟ نەخێ هەدەپە کاندیدیەکی ئافرەتی دەبێت بۆ هەڵبژانەکانی سەرۆکاتی بەڵام ئەگەر پرسیارەکەت ئەوە بێ هەدەپە لە دەنگ بە کاندیدی 6 هێزە ئۆپۆزیسیۆنەکە دەدات ئەمە هێشتا یەکلای نەبووتەوە چونکە ئەوە دەوەستێتە سەر ئەوەی ئایا بەڵام پەروین بوڵدان وەک هاوسەرۆکی هەدەپە خۆی ڕایگەیاند کە بە هەموو شێوەیەک پەیوەندیەکانی لەگەڵ ئەندامانی نێو مێزەکەدا پچڕاندووە. ڕاستە پەیوەند تەماشام ئێمە دەبێت ڕاستیەک بزانین ئەویش ئەوەیە کە ئەو 6 پارتە ئۆپۆزیسیۆنەی کە یەکتریان گرتووە هاوپەیمانتیشیان دروست کردووە یەک ئامانجیان هەیە ئامانجەکەشیان ئەوەیە کە ئەردۆغان لە دەسەڵات دوور بخەنەوە ئەگەر نا ئەم 6 هێزی زۆر جیاوازن لە بیرکردنەوەیە لە سیاسەتکردنا لە ڕابردووە لە مێژووە و لە ناو ئەو هێزەیە ئی پارتی هەیە کە ئی پارتی زۆر دژی کوردە و میرال ئەکشنار کە سەرۆشی ئەو پارتەیە لە نەوەتەکان وەزیری ناوخۆ بووە چەندین سەرکردەی کورد لە نەوەتەکان لە سێدارە دراون و زیندانی کراون و میرال ئەکشناریش وەزیری ناوخۆ بووە و ئێستا میرال ئەکشنار بە هیچ شێوەیەک ئامادە نییە کە دیفاع لە مافی کورد بکات یاخود هاوپەیمانتی لەگەڵ هەدەپەیە بکات و بە ئاشکرا ڕایگەیاندووە کە شتێک نییە بە ناوی پرسی کوردەوە و ئامادەش نییە کە هەدەپە بانگشتی سەر ئەم مێزە بکرێت و میرال ئەکشنار و هێزەکانی دیکەش زانیاریان هەیە کە ڕەنگە هەدەپە دوور بخرێتەوە لە هەڵبژارنەکان بۆیە چاوەڕێی ئەوەی دەکەن هەدەپەیەکی لاواز و هاوپەیمانتێکی نافەرمی لەگەڵ بکەن لە پاڵ یەکێ لەو 6 پارتەیە بەشداری هەڵبژاردن بکات و دیسان ئەگەر کەمال کلجدار ئۆغلۆش کاندیدی ئەم 6 هێزە بێت چکە پرسیارەکە لێرەدا ئەوەیە کێ کاندیدی ئەم 6 هێزە دەبێت ئەگەر کەمال کلجدار ئۆغلۆش سەرۆکی ئەم پارتە بێت دەمیرتاش لە ئوتارێکیدا لە ڕاگەنرایەکە باسی لەوە کرد کە ئێمە ئەردۆغانێکی دیکە هەڵناپژێرینەوە مەترسیمان هەیە لەسەر مێزەکە ساڵ و نیوە کە داوای هەڵبژاردننی کاندیدێکی دیکەکەن بەڵام کاندیدیان نییە ئەبێ کاندیدیان کێ بێت دوجار ئەم مێزە کۆمەڵێک ناو هەن کە ناوی باشن ناوی بەهێزن بۆ ئەوەی کاندید بن کاندیدی ئەم 6 هێزە بن کەمال کلجدار ئۆخرۆ لە دوایین ڕاپرسیا لە بەرامبەر ئەردۆغانە کە ڕاپرسی کراوە و لە خەڵکی تورکیا پرساوە ئەگەر کەمال کلجدار ئۆغلۆ یان ڕەجەب تای ئەردۆغان بێ ئەوە هەموو دەنجان با بڵێن ئەردۆغان دەنجی زیاتری هینا 42 بە 39 بووە بەڵام کۆمەڵێک کاندید هەن ئەگەر ئەوانە کاندید بکرێن ئەو 6 پارتە بتوانن عاقلانە مامەڵە لەگەڵ ئەو پرسەیە بکەن و وەڕێزەکانی خوان یەک بخەن و کاندیدێکی بەهێز کاندید بکەن ئەوە ئەگەری سەرکەوتنی هەیە و هەدەپەش دنج پێ دەدا بۆ نمونە ئەگەر علی باباجان کاندیدی ئەم 6 هێزە بێ ڕەنگە کورد کێشێکی نەبێت لەگە علی باباجانە بە حکمی ئەوەی کە دوێنێکە علی باباجان بەرنامە 50 لاپەڕێکەی خۆی طرح کرد لە ئەنقەرەیە لە بابەتی زمانی کوردیا لە مەسەلەی کووردا کرانەوێکی زۆری هەیە و بە تایبەتی علی باباجان کە پارتەکەشی دروست کرد لە 2020 ڕایگەیان کە ئێمە ئامان زمانەکە 74 مادەی دەستوری تورکیا تعدیلکەین کە زۆر بەشیان پەیوەندی بە نەتەوە جیاوازەکانی تورکیا هەیە پەیوەندی بە مادەی 66 هەیە کە باس لە وڵاتنامەی تورکیا دەکات چکە بە پێی مادەی 66 تورکیا دەستوری تورکیا ئەوەی کە جنسیەی تورکی هەبێ هاوڵاتی تورکە نەک هاوڵاتی تورکیایە تورکە بۆیە علی باباجان ڕەنگە شانسی بەهێز بێ ئەگەر لە حاڵەتێکە کاندیدی ئەم 6 پارتە بێ جگە لەوەی منسوور یاڤاش سەرۆک شارەوانی ئەنقەرە شانسی بەهێزە ئەکرەم ئیمام ئۆغلۆ ئەگەر کاندید بێ لە ئەستەمبۆڵە کورتکێشێکی لەگەڵ ئەکرەم ئیمام ئۆغلۆوان نییە بەڵام ئەگەر میلار ئەکشنال بێ یان کەمال کلجدار ئۆغلۆ بێ یان هەر یەکە و کاندیدێکیان هەبێ دواتر ئەوەی چوە گەڕی دوام هەمیان پێکەوە پشگیری بکەن لەو حاڵەتیا من پێم وایە لە قازانجی ئەردۆغان دەبێ و کورد زەحمەتە
بە هیچ جۆرێک لە جۆرەکان دەنگ بە کەمال کلژدار ئۆغلۆ یان میرال ئەکشنار بدات. ئەی ئەحمەد داود ئۆغلۆ لە نێو هەڵبژاردنەکە ڕۆڵی چێ بێ ئێستا لە نوێترین لە دوانیا باسی لەوە کردووە کە زمانی کوردی وەکو زمانەکانی دیکە پیرۆزە پێویستە ڕێزی لێ بگیرێت. هێوی خان لە تورکیا ئەوەی کە لە ڕاگەاندن دەبینین کۆمەڵێک کۆبوونەوە و هاوپەیمانتی هەیە بەڵام لە ژێرەوەش دیسان چەندین هاوپەیمانەتی و گفتوگۆ و کۆبوونەوە هەیە لەسەر هەڵبژارنەکانە. ئەحمەد داود ئۆغلۆ لە هەموو ئەو ڕاپرسیەکانی لە تورکیا ئەنجام دراون ڕێژەی دەنگەکانی پارتەکەی ناگات بە 103 لە بەهێزترین ئەوە کە ORS کە سربەخۆیە کۆمپانیایشی سربەخۆ لە دوایین ڕاپرسیە کە حزبەکەی ئەحمەد داود ئۆغلۆ 2.8 و بەپێی یاسای هەڵبژارنەکانی ئێستای تورکیا چونکە ئەردۆغان و مەهەپە لە ڕێگەی پەرلەمانەوە تعدیلی قانون انتخاباتیان کردووە بە شێوەیەکیان داڕشتووە کە لە قازانجی خۆ نابێ ڕاستە ڕێژ بربەسی سەتا دەیان کردوتە 7 بەڵام بە شێوەیەکیان داڕشتووە لە مادەی نوێ دەڵێ ئەگەر هاوپەیمانتیەک بۆ نمونە لە 2 پارت زیاتر بێت 2-3 پارت بێ ئەگەر ئەو پارتانە نەتوانن لە ناو هاوپەیمانتی خۆیان 7 بەدەست بێنن ناچنە پەرلەمان بۆیە ئەحمەد داود ئۆغلۆ و عەلی باباجان هەردووکیان چاویان لەوەیە لەگەڵ هەدەپەیە یەک بگرن چکە ئەگەر یەک نەگرن بە دڵنیایی نە ئەحمەد داود ئۆغلۆ نە عەلی باباجان شانسی ئەویان نابێ بچنە پەرلەمانەوە بۆ پۆستی سەرۆکی کۆماریش ئەحمەد داود ئۆغلۆ ڕاستە داڕێژەری سیاسەتی دەرەوەی تورکیایە و هەموو ئەو دەستکەوتە خارجیانەی کە تورکیا هەیەی لەسەر دەستی داود ئۆغلۆ بووە بەڵام شانسی عەلی باباجان لە داود ئۆغلۆش زیاترە بە حکمی ئەوەی عەلی باباجان عقلی ئابووری تورکیا بووە ئێمە دەبێت دان بەوە دابنین کە لە 2001 ئاک پارتی و ئەردۆغان هاتنە دەسەڵات ئابووری تورکیا زۆر خراپ بوو و پەیوەندیەکانی دەرەوەی تورکیاش زۆر خراپ بوو ئەوەی کە وای کرد ئەردۆغانێک لە ڕێزبەندی 111مینی وڵاتانی دنیا بێت لە ڕووی ئابووری بێتە ڕێزبەندی 7ەی جیهان و 6ەمی هەموو ئەوروپا عەلی باباجان و ئەردۆغان بوون ئەوەی وای کرد کە ئەردۆغانێک کە پراوێز خراپ بوو لە سیاسەتی دەرەوە لەگەڵ یەکێتی ئەوروپا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەگەڵ وڵاتانی دراوسەیە لەگەڵ ئەمریکا کە پەیوەندی ئالۆز و ناجێگیر بوون لەگەڵ میسرا لەگەڵ یۆنانە لەگە هەموو ئەو وڵاتانەیە ئەحمەد داود ئۆغلۆ بوو بۆیە لە حاڵەتێکە ئەگەر ئەم 6 پارتە ڕێککەونە سەر ئەحمەد داود ئۆغلۆیان عەلی باباجان ڕەنگە ئاک پارتی و ئەردۆغانیش لە بانگەی شەی هەڵبژارنە نەتوانن تۆمەتێکی وابخەنە پاڵیان کە کارێکی خراپیان کردو ئەزمونێکی باشیان نەبووە ئەوان دەستکەوتەکانی ئاک پارتی کە ئێستا ئاک پارتی و ئەردۆغان شانازی پێوە دەکات کە شتی باشی کردووە تا 2015 کە دوای 15 و 16 ئەردۆغان بۆ ئەردۆغانێکی دیکە و ئاک پارتی بۆ با بڵێن ئاک پارتیەکی دیکە هەمووی دەگەڕێتەوە بۆ عەلی باباجان و ئەحمەد داود ئۆغلۆ کۆمەڵێک خەڵکی دیکە ئێستا میدیاکانی و کوردیش هیچ کێشەیەکی نییە کە وەڵامی پرسیارەکەت دەمەوە کورد هیچ کێشەیەکی نییە نە لەگە ئەحمەد داود ئۆغلۆ نە لەگەڵ عەلی باباجانە هەردووکیان شانسیان باشە و لە ناو ئەو ڕاپرسیانەی کە لە شارە کوردیەکانی تورکیا کراوە ڕێژەی دەنگەکانیان زۆر بەرزە 111 ڕێژەی دەنگەکانی ئاک پارتی دابەزیوە بەشی هەرە زۆری بۆ ئەم دوو پارتە چووە باشە ئێستا خوێندنەوە سیاسیەکان لە ناو تورکیادا میدیا تورکیەکان بەگشتی چۆن باس لەم هەڵبژاردنە دەکەن ینی پێشبینی دەکرێت لەم هەڵبژاردنەی ئەم جارەدا کێ دەنگەکانی زیاد بکە کێ دەنگەکانی کەم بکە لە بەرامبەر ئەوەشدا تا ئێستا کاندیدی هەدەپا پێشبینی دەکرێت کێ بێ طبعا لە تورکیا وەکو لە سەرتاش باسم کرد 6 کۆمپانیای ڕاپرسی هەن ئەم 6 کۆمپانیا لە سەرجەم ڕاپرسیەکانە دەری خستووە کە تاکە پارت لە تورکیا کە دەنگی زیاد کردبێت دەنگی پارت ئی پارتیە کە میرال ئەکشنارە ئاک پارتی دەنگەکانی کەمی کردو مەهەپە هەدەپە بە ڕێژەی دوول بۆ لە 103 دەنگەکانی کەم کردووە لە ناوچە کورسانیەکانشا ئێستا ڕێژەی دەنگەکانی هەدەپە 152 پوینت شتێکەوە هەم سەرجەم پارتەکان لە پاشەکشەن جگە لە ئی پارتی نەبێت و پارتی نوێ هاتووە جەهەپە بە حکمی ئەوەی کە محەرەم ئینجا پارتێکی نوێی دروستکردو لێ جیابەوە ئاک پارتی بە حکمی ئەوەی کە عەلی باباجان و ئەحمەد داود ئۆغلۆ نزیکەی 105 دەنگەکانی ئەو پارتیان برتووە دەنگەکانیان کەمی کردووە و ئەوەی کە پەیوەندیشی بە هەڵبژاردنەکان بێ کێ براوە دەبێ یان کێ دەنگەکانی کەم دەکا لە تورکیا دووشت زۆر گرنگە یەکەمیان ئابووری دووەمشیان تورکبوون خەڵکی تورکیا زۆر نەتەوە پەرستن زۆر توندن و ئەوانەی کە لە سیاسەتی دەرەوەیە وابکەن کە تورکیا زۆر بەهێز بێ تورکیا بەرەو پێش بچێ شانسی هەیە
ینی دەنگەکانی زیادکە لەو قۆناغەیە ئاک پارتی لەوەیە سەرکەوتووە بەڵام لە بابەتی ئابووریا تورک زۆر گرنگ بە ئابووری دەدەن ئابووری ئێستای تورکیا ئابووریشی زۆر شلۆقە هەم لیرە دابەزیوە کە $1 بەرامبەر 1900 لیرەیە و هەم بێکاری زیادی کردووە و هەم هەڵاوسان زیاد بووە و هەم سەرمایی بیانی لە تورکیا زۆر کەمی کردووە بۆیە چاودێرانی سیاسی لە ناوخۆی تورکیا لە دەرەوەش ئێمەمانانیش کە چاودێنی لەسەر باردۆخی تورکیا پێمان وایە کە ئەم هەڵبژارنێکی زۆر قورسە یعنی پێشبینیەکان ڕاستە و 6 کۆمپانیا کە ڕاپرسیان کردووە ڕاپرسیەکانیش لە تورکیا ئەو 6 کۆمپانیا 93 ڕاست دەرسووە لە سەرجەم هەڵبژانەکانی دیکەیە بەڵام هەموو بۆچوونەکان و هەموو پێشبینیەکان بۆ ئەوەن کە هەدەپە دەنگی یەکلاکەرەوەی ئەم هەڵبژار نەدەبێ هەم بۆ زۆرینەی پەرلەمان 50 زایدێک و هەم بۆ سەرۆک کۆماریش ئەگەر ئەم 6 پارتە بتوانن هەدەپە ڕابکێشن و کاندیدێکشیان هەبێت کە کاندیدەکە دڵخوازی هەموو تورکیا بێت و میرال ئەکشنار و کەمال کلژدار ئۆغڵۆ نەبن ئەوە بە دڵنیایی ڕەنگە لەم هەڵبژارنەیە شکستی ئاک پارتی و ئەردۆغان ببینین بەڵام لە ناو قەوسێکدا ڕەنگە هەندێک وڵات و ئەمریکا و رووسیا کە دووڵاتی دژیەکن ڕەنگە لەم حاڵەتە لەم مەرحەلەیە پێیان باش بێت کە ئەردۆغان بمێنێتەوە وڵاتانی عەرەبی قەتەر ڕەنگە پێی باش بێ بمێنێتەوە بە تایبەتی کە لە بابەتی وزە و لە هەندێک بابەتی دیکە ئەردۆغان پلانی هەیە کە پلانەکانی خۆشی تا ڕادێک جێبەجێ کردووە بۆ نمونە بەرهەمهێنانی نەوت لە ئێستا لە تورکیا کە 10,000 بەرمیلە ئێستا تقریبا گەیشتۆتە 100,000 بەرمیل کە ئەمە ڕێژێکی بەرزە جگە لەوەی لەگەڵ ڕووسەکانە ئەمەش هەر بۆ ئەردۆغان و بۆ کەمپینی هەڵبژانەکانی ئەردۆغان و ئاک پارتی زۆر باشە کە کورەی ئەتۆمی با بڵێن وزەی ئەتۆمی سلمیانە لە تورکیا لەگەڵ ڕووسەکانە تورکیا و رووسیا ئێستا لە خەریکی بەرهێنانن 95 تەواو بووە ئەگەر ئەمە سەر بگرێت باشە کاک جێگر ئێستا تورکیا ئەردۆغان بە دیاریکراوی بە ئامانجی سەرخستنی پارتەکەی و لە بەردەم ئەم هەڵبژاردنەدا میکانیزمێکی نوێ بەکارهێنێ لە سەروبەری هەڵبژاردنەکان نزیکبوونەوەیەتی لە سووریا لە بەرامبەرەمەدا تا ئێستا وەڵامێکی یەکلاکەرەوەی لەلایەن بەشارە سەدۆ پێ نەگەیشتووە خەڵکی سووریاش ڕەتی دەکەنەوە ینی ئامانجی تورکیا چی دەبێت لەم نزیکبوونەوەیە و نزیکبوونەوەکە ئامانجەکەی تورکیا چی لێ سەوز دەکات ئۆپۆزیسیۆنی تورکیا هەمیشە ڕخنەی لە ئەردۆغان و لە ئاک پارتی گرتووە کە لە بابەتی سووریایە زۆر عەقڵانە مامەڵەی نەکردووە ئەمە وای کردووە کە ژمارێکی ئێجگار زۆر ئاوارەی سووری ڕوو لە تورکیا بکەن بارگرانێکی زۆر بۆ تورکیا دروست بووە جگە لەوەی ئەم ئاوارانە بەڵام لە هەندێک ناوچەیە لە ناوچە سنووریەکانە وای کردووە کە لە هەندێک شارە لە هەندێک قەزایە ژمارەی دانیشتوانیان زیاتر لە 150 بێت لە هەڵبژارنەکانە دەنگیان بە ئاک پارتی و ئەردۆغان داوە بۆیە لە بابەتی ئاوارەکانە ئۆپۆزیسیۆن ڕخنەی زۆری لە تورکیا لە ئاک پارتی و لە ئەردۆغان گرتووە ئەردۆغان دەیەوێت پەیوەندەکانی لەگەڵ بەشار ئەسەدا ئاسایی بکاتەوە کە بە تایبەتی لە پێشتریشە هیچ کێشێکی نەبووە لەگەڵ بەشار ئەسەدا بەڵام دوای ئەوەی کە بەهاری عەربی سەری هەڵدا و خوێندنەوەکانی ئەردۆغان وابوو کە بەشار ئەسەد لە دەسەڵات دوور دەکەوێتەوە کە دواتر ئەوە ڕووی نەدا ئەمە وای کرد کە دژی بەشار ئەسەد بێ بۆ ئێستا تورکیا ئەگەر لە حاڵەتێکە بتوانێت لەگەڵ بەشار ئەسەدا ئەردۆغان بەشار ئەسەد بەیەکەوە کۆبوونەوە و هەندێک دۆخەکە هێور بکرێتەوە ئەوە ئەکید بۆ کەمپینی هەڵبژانەکانی ئەردۆغان و ئاک پارتیا زۆر سوودی دەبێت بەڵام ئێران بەم نزیکبوونەوەی ڕازیە بێت ئەردۆغان لەگەڵ بەڵێ ئێران یەکێکە لە وڵاتانی کە هەژمونێکی باشی هەیە لە سووریا ئێران ڕێگە بەم نزیکبوونەوەی دەدات تورکیا نەخێر تورکیا دەستی لە بنسەری هەم ئێران و هەم رووسیاشە بە حکمی ئەوەی کە تورکیا وڵاتێکی پیشەسازیە کە ئێستا هەوڵیش دەدات لە قۆناغی پیشەسازیش تێپەڕێنێت پێویستی بە وزەیەکی با بڵێن نەوت و غازێکی زۆر هەیە ئەو سامانی سروشتشی نییە بۆیە 1970 پشت بە تورکمانستان و ئێران و رووسیا دەبەستێت لە زۆر بابەتە تورکیا ڕەچاوی سیاسەتی دەرەوەی ئێران دەکات ناوێت لەگەڵ ئێرانە بەریەکەوتن هەبێت بەڵام کێشەی ئەردۆغان و ئاک پارتی لەگەڵ سووریا پرسی کووردە ئەوان پێیان وایە کە تاکە کێشیان لەگەڵ سووریا هەبێت پرسی کورد و کوردستانی ڕۆژ ئاوایە ئەردۆغان پێی وایە کە ئەوان درێژکراوەی پەکەکەن و گروپی تیرۆریستین و هەموو کۆبوونەوەکانشیان لەگەڵ سووریا چ ئەوانەی کە لە ڕێگەی ڕووسەکان بۆ ئەو دوو کۆبنەوەی کە ڕاستەوخۆ با بڵێن وەزیرانی بەرگری و دەرەوە بەیەکەوە دانیشتون داواکاری تاکە داواکاری تورکیا ئەوە بووە کە پرسی
کوردانی ڕۆژ ئاوا و پرسی تیرۆر بووە بەڵام بە دڵنیایی ئێران کە ئێستا باردۆخی ئێرانش بە شێوەیەک لە شێوەکان باش نییە نایەوێت غیاب بێ لە سووریا و رووسیاش بە هەمان شێوە بەڵام رووسیاش ماندووە رووسیا دەیەوێت تورکیا بە حکومێکی 820 کیلومتر سنوور لە نێوان تورکیا و سووریا هەیە رووسیا دەیەوێت پەیوەندیەکانی هەردوو لە ئاسایی بێتەوە رووسیا ماندیە دەیەوێتن تۆزێک ئەو بارگران لە بەردەستانەماوە دوا پرسیار ئەگەر بکرێت بە کورتی زۆر سپاس دەکەم دیارە ئێستا ئەردۆغان دەنگۆیەوەش هەیە کە دەیەوێت لە محافیزکارەکانی تورکیا نزیک بێتەوە ئەم نزیک بوونەوەی هۆکارێکە بێ بۆ سەرکەوتین بە شێوەیەکی گشتی میکانیزمەکانی ئەم جاری خۆ ئامادەسازی ئاکپارتی و ئەردۆغان بۆ هەڵبژاردن بە میکانیزمێکی گونجاو دەزانن ینی دەتوانێت لە ڕێگەی ئەم میکانیزمە نوێیانەوە سەرکەوتوو بێ تەماشا لە ئێستا باردۆخی ئاکپارتی و ئەردۆغان ئەوەندە باش نییە بەڵام کۆمەڵێک بەرنامەی باش و جددی هەیە و کۆمەڵێک ئۆپشنی لە پێشە کە دەستی بۆ برتون لە ڕێی ئەم ئۆپشنانەوە بەڵێ ڕەنگە بتوانێتن ڕێژێ دەنگەکانی زیاد بکە بە تایبەتی کە ئۆپۆزیسیۆن زۆر پەرتەوازەیە و بەرنامەی ئەردۆغانیش وایە کە بە شێوک لە شێوەکان لەگەڵ یادی 100 ساڵەی دامەزراندنی تورکیا هەندێ گۆڕانکاری زۆر گەورە ڕابگەینێتن کە ئەمە ڕەنگە وابکە ئەو 11 دەنگە خۆڵە میشەی تورکیا بەلای خوا ڕابکێشێت کە ئێستا لەو ڕێژەیە کەمتر لە 130 لە ڕاپرسیەکانە لە محافیزکارەکان نزیک بڕیاریان داوە دەنگ بە بەڵێ لە ئێستا ئەردۆغان چەندین لێژنەی دروستکردووە کە لەگەڵ کۆمەڵێک پارتە هودا پارت و پارتی دیکەیە و محافزکارەکانە لە گفتوگو کۆبوونەوەدایە بۆیە هێوی خان دەبێت چاوەڕێی ئەوە بکەین کە هەڵبژانەکانی تورکیا کە لە 6 بەڕێوە دەسی ئەگەر با بڵێن تەوقیتەکە نەگۆڕدرێ هێشتا کاتی ماوە کە پێشببینی هەندێک گۆڕانکاری زۆر گەورەکەین بە تایبەتی کە لە چەند ڕۆژی داهاتوە کۆبوونەوەی ژمارە 11 6 پارتە ئۆپۆزیسیۆنەکە دەکرێت کە ئەگەری هەیە لەم کۆبوونەوەیە گۆڕانکاری زۆر گەورە ڕوودا یان کاندیدێکی هاوبەشیان ئەوە تا هەڵبوەشێنەوە بەڵێ کاکجێکی زۆر سپاس دەکەین کە ئامادە بوویت بە حکومێکی کاتم هیچ لەبەردەستانە ماوە زۆر سپاس بۆ جێگر برادوسی بەڕێوەبەری پەیمانگای ناوی بۆ پەیوەندیانی دەوڵەتیەکان مادوونە بن